سلااو ڕێز و خۆشەویستین بینەران و بیسەران بەخێر بن بۆ ئەڵلقەی ژمارە 272 ژیری ئەمڕۆ 26 نۆیە لە مانجی نۆ هەفتەی داهات و مانجی دەیە ئەو مانگەشمان بەڕێ کرد تۆنێک زانیاری نوێ هەیە یارییەک جار گەورە و زەبەلاح لەم هەفتەیە بڵاوکرانەوە و بڵاو دەکرینەوە بەرنامەیەکی تۆپ ستۆریە بەڕاستی کۆنفرانسێکی گەورەی پلەیستەیشنمان هەبوو تۆنێک یاریمان بینی با باسییان بکەین تکا دەکەم دوگمێ لایک باشترین ڕێگەیە بۆ سەپۆرتی چەناڵی ژیر وەرە سەبسکرایب ئەگەر نەکردووە بارەس پێ بکەین. خۆشەویستان نرخی یاریەکان لەم هەفتەیە لەلایەن ئۆڵ فۆر لێس لە تەلەگرام وەرە پەیجی فەیسبووکیان بەم شێوەیە یاری گۆسف یۆتەی کە ئەم هەفتەیە بڵاو دەکرێتەوە چاشەوان بڵاو دەکرێتەوە دەتوانی بە هەرزانترین نرخ وەکو 40,000 دینار بخەیتە سەر ئەکاونتی پلەیستەیشن دەتوانی وەری بگری هەروەها یاری دێت ستراندینگ ئێستا حالیان بە 45,000 دینار هەرزانترین نرخە دەتوانی بەدەستی بخەی هەروەها یاری سایلەنت هیل ئف کە ئەو یاریەش لە هەفتەی ڕابردوو بڵاو کرایەوە مامە حەمە بینی لایڤ ستریمی کردبەوە یەکێکە لە یاریە هەرە ترسناک و نایابەکانی ئەم ساڵ بە هەرزانترین نرخ بە 45,000 توانین لە ئۆڵ فۆر لێس وەری بگری یاری باتڵفیلد 6 کە لە هەفتەکانی داهاتوو بڵاو دەکرێتەوە زۆری نەما دەتوانی بە هەرزانترین نرخ لەسەر پلەیستەیشن بە 50,000 دینار بەدەستی بخەی و جگەلەوەش یاری ئەساسن کرید شادۆز کە ئەپدەیت و دیڵچەی شوێنێ بۆ هاتووە ئەویش دەتوانی بە هەرزانترین نرخ کە 30,000 دینارە لە ئۆڵ فۆر لێس وەری بگری وا بێگومان جگە لەوانەش فیفا یاخود FC 26 کە پێمابی ئەمڕۆ یان بەیانی یان دوێنێ بشە چوا بوو مهم بڵاو کراوە یاریەکە ئێستا دەتوانن بە شێوەی ستانداردیش بێ بەدەستی بخەن لە ئۆڵ فۆر لێس بێگومان بەردەستە ئۆڵ فۆر لێس دەتوانین لە ڕێگەیەوە پلس گەیم پاس مانجی جیاواز ستۆری جیاواز هەرچی دەوێت لە ڕێگەی ئۆڵ فۆر لێس جگە لەمانەش نێتفلیکسە یوتیوب پریمیەمە سپۆتیفایە هەر خزمەتگوزارییەکە دەوێت یاخودە کێشەیەکی تەکنیکیت هەیە سەردانی ئۆڵ فۆر لێس بکەن لە پەیجی فەیسبوک یاخود جۆینی تەلەگرامەکەیان بکەن کە لە دیسکریپشنی و ڤیدیۆی هەردوو لینک دادەنێم ئاگاداری نوێترین نرخ و زانیاریەکانی نرخی یاریەکان بتوان بە هەرزانترین نرخ بۆتانی دەدۆزمەوە ئەوەی خۆشەویست بتوانن سوودی لێ وەربگرن سپاس بۆ ئۆڵ فۆر لێس بۆ سپۆنسەریکردنی مەڵقەی پرۆگرامی 01 ژیری. بێمە لە یاریەکان و بێمە لە یاریەکانی ئەم هەفتەیە و تۆنێک یاری بڵاو دەکرێنەوە یەکێک لە گەورەترین یاریەکانی پلەیستەیشن لەم هەفتەیە بەردەست دەبێت پێمان ڕۆژی چوارشەممە بڵاو دەکرێتەوە یاری گۆسف یۆتەی کە نمرەکان ڕێک پێشبینەکەی من ڕاست دەرچوو بنوتم پێشبین دەکەم لە سەروی 86 بێ ڕێک 87 هێنە نمرەکانی زۆر باشن ئەگەر لە بیرتان بی گۆسف سوشیمە پێم وابێ 82 یان 83 هەیە ئەگەر غەڵەت نەبم لەوانەشە غەڵەت بم بەس پێم وابی نمرەکەی لە گۆسف سوشیمای باشترە کە 83 بوو گۆسف سوشیما 83 بوو ئەمەیان 87 بەرەسێناو لەلایەن ڕەخنەگران هەرچەندە گۆسف سوشیما لەلایەن هەواداران 90 شتێکی شتێکی بەرەسێناوە بزانین ئەمەیان چەند وەردەگرێ بەڵام مەبەستەکە ئەوەیە ڕیڤیوەرەکان ئەوانە دەستیان زوو بە یاریەکە گەیشتووە من خۆم پری ئۆردەرم کردووە چوارشەممە بێگومان 100% دەیکەم ڕیڤیوەرەکان بەگشتی دەڵێن لە ڕووی گەیم پڵەی و لە ڕووی هەیکەلی چیرۆکوانە زۆر نزیکە لە گۆسف سوشیمای بەڵام ئەوەندەشتی نوێی تێدایە ئەوەندە گرافیک و مەسەرەن چۆن دەڵێ شاخ و داغەکان و جوانی سروشتەکەی گرافیکی یاریەکەی بە شێوەیەکی گشتی ئەوەندە سەرنجڕاکێشە زۆر حەز دەکەی لە گۆسف سوشیما پێشکەوتوترە و دەڵێن گەیم پڵەیەکەشی چەک و ئەسلحەیان جیاوازت هەیە و ئەمجارە تەنیا بە شمشێر شەڕ ناکەی یاخود شمشێرەکە زۆر زەغنیە دەتوانین شتی دیکەش بەکاربێن لەگەڵ شمشێر وە چەک و ئەسلحەش بتەیە دەڵێن زۆر تایبەترە بێگومان لە هەفتەی داهاتوو کە من خۆشم تاقیم کردو بێگومان قسە دەکەم بەڵام دڵخۆشم یاریی دیکەی پلەیستەیشن نمرەیەکی بەرز دێنێ هەرچەندە من خۆم حەزم دەکرد نەوەتەکان بایە بەڵام 87 نمرەیەکی یەکجار باشە بۆ یاریەک لەلایەن ستودیۆیەکی وەکو سەکە 5 بەرهەمی بێنێ کە یاریەکە ئۆپن وۆڵ بێ بەڕاستی جیهانی کراوەکان بەگشتی نمرەی زۆر باش بەرز نایەنن لە بەرچی لە بەرەوەی جیهانی کراوەیە ستۆریەکەی تۆزێ پەر دەبێ بەڵام دەڵێن ستۆریەکەی یۆتەی 6 کە کوشتنیە و 6 کەسێک کە دایک و باوکی ئاچوویان کوشتووە لە بیدایەتی یاریەکەی بۆ بەدیار دەکەی و دەڵێن ئینترۆیەکەشی تێدا مەسەلەن ئینترۆیەکەمان بینی لە گۆسف سوشیما کە بەناو شوێنەکەدا دەڕۆی بەناو چۆن دەڵێ باغەکەدا دەڕۆی ئینجا لۆگۆ دێ و میوزیکە سەرنجشەکە پێ دەبی لێرەش هەمان دیمەن دووبارە بۆتەوە بە میوزیکی گۆسف یۆتەی کە هەفتەکان ڕابژوتم میوزیک گۆسف یۆتەی نازدارە گۆسف یۆتەی چێ دەیکڕێ وەکوتم لە ئۆڵ فۆر لێس بە نرخی زۆر گونجاو بەردەستە دەتوانن ئێستا لە بۆ خۆتان بەرەستی بخەن و هیوادارم یاریەکە زۆر سەرکەوتوو بێ لە ڕووی فرۆشەوە
بێمە لای FC 26 کە لە 26 مانگ بڵاوکرایەوە کە ڕێک دەکە ئەمڕۆ vێژنی ستانداردەکە بەردەست دەبێت پێشتر گەیمەران لە ڕێگەی ئۆڵتیمەت ئێدیشنەوەوانە دەیانتوانین زووتر بیکەن ئێڵری ئاکسس بەڵام ئێستا بە فەرمی یاریەکە بەردەستە بۆ هەمووان و نمرەکەی زۆر باشە بەڕاستی لەسەر پلەیستەیشن 5 و لەسەر ئێکسبۆکس 82 بەرزهێناوە و لەسەر PC 8 بەرزهێناوە یعنی یەکێک لە ساڵە باشەکان لە بۆ FC ینی ئەو کەسانی کە یاری FC دەکەن وەکو ڕۆژنامەنووس وەکو یوتیوبەر بەگشتی دەڵێن بەڵێنێکی گەورەیاندا و بەڵێنەکەشیان بەجێهێنا واتە ئەم ساڵ ئەو ساڵەیە کە ئەگەر ئەو کەسانێک دوودڵ بوونیان لە فیفا کە گۆڕانکاری کەم کراوە ئەم ساڵ ئەو ساڵەیە کە زۆرترین گۆڕانکاریەکان لە ڕووی گەیمپڵەی و ئەو کێشانە بوو کە گەیمەران هەیەیان بوو و دەڵێن فۆکسیان زیاتر لەسەر گەیمپڵەیەوە گەیمپڵەشیان زۆر باشتر کردیە 82 بەڕاستی نمرەی زۆر باشە بۆ یاریشی بۆشی کە هەموو ساڵێ بڵاو دەکرێت و زۆربەی ساڵەکانی ژارێکار خۆیتی هەندێشتی بچووک دەستکاری کراوە FC 26 82 هێنا کە من خۆم سوپرایز بژمارە بینی بەڕاستی پێم وابوو لە دەوری هەفتەیەکان دەبی بەهۆی ئەوەی نەک یاریشی خراپە بەڵکو دەڵێن گۆڕانکاری کەم کرا بەڵام دەڵێن بەڵێنەکەیان بەجێهێناوە کە گۆڕانکاری زۆر باشی تێدا کراوە ساڵن هیل F دوێنێ بە فەرمی بەردەست بوو بە نمرەی چەند 86 86 بەڕاستی من خۆشم پێشبینیەکەشم وابوو ئەگە لە بیرتان گوتم 82 لە بۆ 89 بنەوەتی دەینێ 86 بەرزهێنا کە پێشبینیەکەم باش دڵخۆشم کە پێشبینیەکەم ڕاستە بیگومان زەژی دەین زۆر کیف بەخۆدی چی من حەز دەکەم ئەو یاریە بکەم هەموو هەفتان بڵێم ئەو یاریە پێشبینیەکەم ئەوەن دەبرێت بینی ئەوەن دەشدەینی پێشبینیەکەم ڕاست بوو لەبەرچی لەبەرەوەی پێم وابوو ئەم یاریێک دەبێت کە گەیمەرانی ساڵن هیل زۆریان بەدڵ دەبێت و گەیمەرانی سوڤایڤەر هۆرۆر ئەو یارانی کە لەمانەوە لە ژیانە و ترسناکە و چەکوەستی حەت زۆر سنووردارە و دۆزینەوەی و چارەسەرکردنی مەتەڵەکان لەگەڵ هەڵاتنە تۆزێ قورسە تێگەیشتن لە شتەکان زۆر ئاسان نییە پێم وایە کە لە ڕووی گەیمپڵێ و دیتێڵەکانی تاوەکەستە بینیمان بۆیە پێشبینیەکەم وابوو دەڵێن یاریش زۆر باشە یاری زۆر باش ساڵن هیڵە هەر چەندە دەڵێن تۆزێک لە ڕووی ژمارە دژونەکان تۆزێک دووبارە بوونەوەی تێدایە دەڵێن چەکوەستلیاکە تۆزێک لە بەرەبەری کۆتاییەکان تۆزێک دووبارە بوونەوەی تێدایە زۆرشتی نوێ وەرناگری تۆزێک قورسی شەیاریشی بەڕاستی ئەو کەسانی کردێن دەڵێن یاریەکە ئاسان نییە واتە بۆ هەموو کەسێک نییە زوو لی بێزار دەبی ئەگەر بێت و نەزانی دەبێت چی بکەیت واتە دەبی بەردەوام ئەگەر ئاسێ بوو سەری پارتێکی یوتیوب بکەی بزانین لێرە چۆن نەجات دەبیەکە ناڵێ بێزار دەبێت بەڵام دڵخۆشم کە یاریەکە زۆر سەرکەوتووە بۆ من لە پلانمە بگومان تا کۆتایی ئەم ساڵ ئینشاڵڵا یاریەکە دەکڕم و دەشی کەم بێمە لای بەیبی ستێپس کە نمرەی هەفتی بەرزهێناوە کە من یاریەکەم هێشتا نەکڕیە پلانمە بیکڕم بەڵام هێشتا نەمکڕیە لەبەرەوەی کاتم نەبووە بزەبت دانیشتنەوەی بەڵام vێژنی دێمۆیەکەم داڵۆن کرد کە یەک کاژمێر دێمۆ هەیە لەسەر PS5 من دێمۆیەکە نزیکەی نیو کاژمێرێک کردم گەیمپڵەی یاریەکە چییە تۆ کۆنتترۆلی ئەو هەیکە لە زەبەلاحە دەکەی کە سمتی زۆر خڕا ئەو سمت خڕا نازانی بڕوە ئاین دەزانین بڕوە بەڵام کە تۆ تەنها جیهانێک کە ناتوانانی بڕوە تۆ دەبێت کۆنتترۆلی مەسەن لەسەر دەستچی پلەیستەیشنەکەت دگمەی پێشەوەدا دەکەیت لە پێشەوە دەڕۆی دەبێت بە L2 و R2 هەردوو قاچی بجوڵێنی ئەگەر غەڵەتکەی بەردەبتەوە و بەردەوامیش بەردەبیەوە کەشتێکی ئاساییە خۆی گەیمپڵەی یاریەکە ئەوەیە کە دەی بەردەوام بەربیەوە بەڵام هەر کاتێک پێکان بەڕاستانە دەچێت پێش هەنگاو دەچێت پێش جا ڕۆیشتن تۆزێ زەحمەتە چجای ئەوەی بەسەر شت کەوی بەسەر باڵەخانە بکەوی یاخود بەس باڵەخانە بەسەر شاخکەوی بەسەر گرتکەوی لە هەر کاتێک فەڵتەیەک بدەیتەوە خوارخوارەدەی دووسان بەسەر بکەویتەوە کە بەسە قوڕ دەکەوی بەناو ئاو دەکەوی ئەوانە هەمار کاتێک پەنجەت هەڵەدا بنەی توش شێشە دەبی و دەیتەوە تۆز دێتەوە پاش دەبی دووسان دەست پێ بکەیتەوە کە پێم خۆش یاریەکە نرخی بەڕاستی پێما بێ هەرزانە $70 و پێما بێ لەسەر پلەیستەیشن دیسکاونتی لۆکرا بوو بە لە ڕێگەی پڵەس یەگە هەدبی من یاریەکە دەکەم 100% لەبەرەوەی ڕێک ئەو یاریە کەوا من دەتوانم لەگەڵ کچەکەی خۆم لەگەڵ ئێڵی دانیشین لە دیارە بەس پێ بکەنین کە من فڵتەی دەم ئەو پێ دەکەنی دەیدەمە دەستەوی ئەو ناتانی یاریەکە کەس زۆر قورسە ئەم پێ دەکات لەو زۆر یاریانەیە و من دەیکەم 100% بەڵام سەرەتا دەبێم گۆسەڤیۆتەی تاواکەم ئینزە بێ مەسەر بەیبی ستێپس ئەو بەیبی ستێپس زۆر یارانیە کە بڵێن مەرحەلەی زۆرە ئەو شتانە هەر کاتێک بتێت دەتوانی ساعتێک یاری بکەی و دواتر لی بێزاری بتێ سەر شتێکی دیکە ئەنی یاریەکی سایدە لاچەپە توانی هەر کاتێک بتوێت بیکەیت سۆنیک ڕیسینگ کرۆسڕۆڵز لەم هەفتەیە بڵاو دەکرێتەوە نمرەی 82 بەرزهێناوە کە نمرەکەی زۆر باشە پێما بێت زۆر پلاتفۆرمەکان بەردەستە بە نیکنە سویچ دووشەوە بێمە سەر هەیدیس 2 ئێستا بە فەرمی لەسەر سویچ 2 بڵاوکرێتەوە تەنها هەیدیس 2 پێشتەی بەشەی ئێرلی ئاکسس لەمێژە بەردەستە بەڵام بەشەیەکی فەرمی لەسەر سویچ 2 بڵاوکرایەوە و نمرەی چەندی بەرزهێناوە 94 یەکێکە لەو یاریانەی ئەم ساڵ کە نمرەیەکی زۆر باشی بەرزهێناوە وەروە باجی مەستپڵەی لە مێتاکریتیک وەرگرتەوە وێبسایتێکە نمرەکان لە بۆ یاریەکان بەکاردێن هەیدیس 2 دەڵێن درێژکراوی بەشی یەکەمە
زۆر باسی هەیدیسمان کردێک کاتی خۆشی یاریی ڕۆکڵایکە ئەمجارە بە کچی پێ دەڵێن ئەو لە یاری گادۆڤار چێت هەمان گریک مەثالۆژیای ئەفسانەی یۆنانی کۆنە کچی هەیدیس بە کچی هەیدیز یاریەکەی دەبێت لە جیهانە ژێرەکەی دۆزەکە شتانە ڕزگار بێ و ڕوبەڕووی هەندی لە خواوەندەکانی یۆنانی کۆم بیەوە زیوس تێدایە کارتەرەکانیتکەی تێدایە یاشانزات شەبە کەسانی حەزیانە ڕۆگڵایکەوەی تۆ دەڕۆی بمری دێتەوە بیدایەت بەڵام بەقباقۆتر دێتەوە بەردان چەند دەست پێ بکەیتەوە شتانە یاری فاینەل فانتەسی تاکتیک بە ناوی دی ئایڤەلیس کرۆنیکل نمرەی 87 بەرزتێنەوە و یاریەکە بەردەستە ئێستا حالیە وەروە لافتەی داهاتووش چەند یاریێکمان هەیە بڵاو دەکرێنەوە نمونە لێگۆ پارتی یاریی پارتیە واتە سێ چوار کەس دەتوانن پێکەوە لە جیهانیشی لەگۆشت دروستکردنەوە شتانە بڵاو دەکرێتەوە یاریێکی نوێمان هەیە بە ناوی ماوت هۆڵ کە زۆر لەسەر نازام تەنیا ئەوەندە دەزانم کە یاریەکە لەو جۆرە یاریانەیەکە لەو جۆر یاریانەیەکەوە هەندێک کەس کیف پێدی بەڵام بەگشتی گیمەران کەیفیان بە زۆر یاریان نایە بەڵام میهیم ئاگادار بنەوە یاریش هەفتەی داهاتوو بەردەست دەبێت وەروە کۆلێکشنێک لە سوپەر ماریۆ گالاکسی لەگەڵ سوپەر ماریۆ گالاکسی 2 هەردوو یاری بێکەوە هەرچەندە بە نرخێکی زۆر گران بە $70 کە یاری بۆ 5 ساڵ پێشێستانە تقریبان هەردووچیان بێکەوە بڵاو دەکرێنەوە لەسەر نینتێندۆ سویچ 2 لە مەفتەیە بەردەست دەبن وەروە سۆنی یاریەکانی پلەیستەیشن پلەسی بۆ ئەو مانگە ئاشکرا کرد کە ئیسێنشەڵەکە سێ یاریمان هەیە کە سێ یاری پێم وابێ زۆریش باشن یاری خراپ نینە بەڕاستی سێ یاری زۆر باشمانەیە نمونە یاری ئاڵمێک 2 بگمان هێدلاینەکەیە مانجی دەیە ئۆکتۆبەرە هەڵەوینمان لە پێشە ئیڤنتی هەڵەوین لە هەموو جیهان دەکرێتەوە بۆ یاری ترسناچەندانەوەکە ئاڵمێک 2 کە من 100% پێشنیار دەکەم ئەوەی خۆشەویست کەیفتان بە یاری ترسناک هات یان یاری لێکۆڵینەوەی FBI ئەوشتانە هات تاقیقی هات ئاڵمێک 2 تاقیکەنەوە یاریەکە پێمان بێت لە سەرەتای مانجی 9 ئەو مانجی دە بەردەست دەبێت وەرە یاریی کۆمیدیشمانەیە سیمولیشن بەناوی گۆڵد سیمولیشن 3 کە ئەو یاریە بەشی دووەمی نییە لێکەوە هاتە سێ دەبە قەشمەریات کە خۆ یاریەکە قەشمەریاتە وەرە یاریشی دیکەمان هەیە بەناوی ککون یەکێ بوو لەو یارانەی کە پێشوازێکی گەوری لێکرەکە بڵاو کرایەوە پێش پێماوە پێشتر لەسەر پلەیستەیشن پلەس ئەکسترا ئەوانە بەردەست بوو ئێستا هاتۆتە ئیسێنشەڵ واتە ئەو کەسانی ئیسێنشەڵیانەیە توان ئەو سەیاریە لە سەرەتای مانجی داهاتوو یاخود مانجی دا وەربگرن و جگە لەوانەش چەند شتێکی دیکەش بۆ پلەیستەیشن پلەس ئاشکراکرا بۆ جەماعەتی پلەیستەیشن پلەس نمونە ئاشکراکراکەوە یاری لاست ئۆف ئەسی پارت 2 ریماستەر دێتە سەر ئەکسترا پریمیەمی لە 26 مانگەواتە لەو ڕەوە یاریەکە بەردەست ئەگەر گەیم کاتە ئەگەر ئەکسترا پریمیەمت هەیە وەرە بەم زوانش دوو یاری دێنە سەر کلاسیکی مەسەڵەن مانجی داهاتوو 15 دا ئەوها ئاشکرا دەکرێن تێکن سێ دێتە سەر پریمیەمی کە یارێکی پلەیستەیشنی 2 وەروەها سۆڵ کالیبەر 3 کە یارێکی پلەی 2 بە هەمان شێوە دێتە سەر پلەیستەیشن پلەس پریمیەمی کە یاری زۆر نایابن جگە لەوەش یاری توم ڕیدەر لارا کرۆفت توم ڕیدەر ئەنیڤەرسەری ئەمەش یارێکی پلەیستەیشن 2 دێتە سەر پلەیستەیشن پلەس پریمیەمی کە شتی باش بەڕێوەیە لە بۆ جەماعەتی پلەیستەیشن پلەس لە بۆ مانجیدا کە دڵخۆشم وەدەتوان لە بۆ خۆتان تاقییان بکەنەوە بێمە لای هەواڵەکانی ئێکسبۆکس لە بەرچی لەبەرەوەی یاری داهاتووی فۆرزا هۆرایزن بە فەرمی ئاشکراکرا و پێشبینی ئێمەش و دەنگۆیەکانی ڕاست دەرچوون کە یاری فۆرزا هۆرایزن 6 لەسەر چێە لەسەر وڵاتی ژاپۆنە بۆ فەرمی لە تۆکیۆ گەیم شۆ کە ئێکسبۆکس بەشداری کرد بوو بە فەرمی ڕانگەیانکەوە یاری فۆرزا هۆرایزنی 6 لە 2026 بڵاو دەکرێتەوە یاریەکە لە سێتینجی ژاپۆنە چیای فیجیمان بینی فیجیە چیا لە ژاپۆن کە زۆر بەناوبانگە لە یاری گۆسۆڤیۆتەیش هەمانە چیا بەناوبانگەمان بینی چەند شتێکیشمان هەیە نمونە ئەوجارە وەرزەکان وەکو فۆرزا هۆرایزن 4 دەکەڕێنەوە وەرزەکان ئەوجارە گۆڕانکاریی گەورەی پێوە وەکو فۆرزا هۆرایزن 4 نەک 5 لە 5 گۆڕانکاری وەرزەکانمان نەبوو بەڵام بەقەت فۆر نەبوو لە فۆرزا هۆرایزن 4 شتێکی زۆر سەرنجڕاکێش بوو مەسەڵەن وەرزەکان دەگۆڕدران ئەنی بەرچاوتر بوو لە چاو پێنجی میم هاوشێوی ئەو دەبی لە ڕووی ئەوەی کە کەی بڵاو دەکرێتەوە هێشتا نازانین بەرواری فەرمیکێ تەنیا وتیان کە ساڵی داهاتووە وە سەرەتا تەنیا لەسەر پیسی و ئێکسبۆکس بڵاو دەکرێتەوە وەروەها
لە دواتری ژێتە سە پلەیستەیشن 5 واتە سەرەتا لەسەر پلەیستەیشن 5 ئەپڵاو ناکرێتەوە دواتر دێتە سە پلەیستەیشن 5 جا نازانم بە ئەنقەستە یان پلانەکە خۆی وا بووە یان کاتێک یاریەکە بەرەمێنان دەستی پێکردەوە لە بۆ پلەیستەیشن 5 لە بەرەمێنان نەبووە چونکە ئەو کاتی مایکرۆسۆفت پلانی وانە بوو یاریەکان بخات سەر ئێکس بۆ پلەیستەیشن 5 بەڵام نزگەی ساڵێکە یاریەکان دەخات سەر پلەیستەیشن 5 واتە کارکردنە بۆ ڤێرژنی پلەیستەیشن 5 تۆزە کات زیاتری پێویستە لەوانەیە بۆیە دەڵێن لە ماوەیەکی دیکە ئایا ماوەکە مانگێکە 6 مانگە ساڵێکە یان ساڵ و نیمەکە هێشتا نازانین بەڵام سەرتا لەسەر پلەیستەیشن ئەوە لەسەر پلەیستەیشن 5 بەردەست نابێت دواتر لەسەر پلەیستەیشن 5 کەشتێکی ئاساییە وەروە یاریەکە دەڵێن زۆر گرنگجی بە جوانی کەش و هەوا و وردەکاری ژاپۆن دەدا ڕێزێکی گەور لە کللتوری ژاپۆن دەگرێت و هەروەها بە شەو ڕووناچی نیۆنەکانی شاری تۆکیۆ دەبینین لەگەڵ کەنتری ساید یاخود دەرەوەی شار و سروشتە جوانەکەی وڵاتی ژاپۆن بە جوانی پیشان دەدەن وەکو ئۆتۆمبیل هێشتا هیچ ئۆتۆمبیلێکمان نبینیوە بەڵام بێگومان سەرچاوەیەکی گەورە لە فیلمەکانی فاستن فیوریس وەردەگیرێ بە تایبەتی فاستن فیوریس کە لە ژاپۆن لە تۆکیۆ ئەنجامدرا بێگومان سەرچاوێکی گەورە لێ وەردەگرێت کە هەندێک ئۆتۆمبیلمان هەیە ژاپۆنینە و ئۆتۆمبیلی چێپڕچێن واتە پێشبینی دەکەم زۆر ئۆتۆمبیلانە زیاتر ببینیم مهم زۆر دڵخۆشم لەبەری فۆرزا جگەلەوە کە یاریی نایابی ئۆتۆمبیلە هەرچەندە یاریی نایابی ئۆتۆمبیلی مەسەلەن چێبڕچێ نییە زۆر زیاتر چۆن دڵ چێبڕچەیەکی ئاسانە واتە گەیمەرێکەوە لە یاریە چێبڕچێ قورسەکان ناتوانێت یاری بکە لە فۆرزای زۆر بە ئاسانی دەتوانێت بەرەوەی ئەکسسیبلیتیەکە دەتوانین زۆر ئاسانی بکەی بۆ خۆت یا خۆت ژیر دەستکرد زۆر هەوکاری دەکای کۆمپیوتەر دەستکاری شتەکان دەکە ئاسان دەکە بۆ هەمووان دەتوانن بیکە منداڵش توانین یاری فۆرزا بکە منداڵ زۆر بچوو دەتوانین یاری فۆرزا بکە مەسەلەن وەکو فۆرزا مۆتۆرسپۆرت نییە یاخود وەکو گراند توریزمۆ نییە کە دەبێت زۆر بە دەقیقەی و بە چرکە بسوڕێتەوە و بریک کۆشتان هەمووی کارگەریەبی بێگومان دەتوانانی وای قورسی بکەیت بەڵام خۆی دیفۆڵتەکەی زۆر خۆشە چێژی هەیە و زۆر بە ئاسانیش ڕیوەردە دەکاشتە دەداتێ بۆ ئەوەی شتی دیکە بەرزبێنێ ئەوە فۆرزا هۆرایزن 6 کە بڕیار لە ساڵی داهاتوو بڵاو بکرێتەوە بەڵام هەواڵێکی ناخۆشمان هەیە بەڕاستی لەسەر مایکرۆسۆفتی بۆ جارێکی دیکە مایکرۆسۆفت چی کردووە نرخی ئێکسبۆکسی بەرز کردەوە ئێستا ئێکسبۆکس لە پلەیستەیشن 5 پرۆش گرانترە کە ماسەفاتشی کەمترە پێشترش گرانتر و بەڵام ئێستا یەکجار گرانتری کردووە نرخەنوەیەکان چۆنە ئێکسبۆکس سیریز نرخی ئێستا بۆ $400 $20 نرخی گران کراوە سیریز ئێکس بۆتە $650 $50 کە نرخیان زیاد کرد کە زۆر لە مێژەنی نرخی زیاد کراوە سیریز ئەکسی دیجیتال بەبێ دیسک بۆتە $600 لە 550 تا $50 کە زیاد کراوە 2 تێرابایتی دیجیتالەکە یاخود 2 تێرابایتی سیریز ئەکسەکە ئێستا بەچەندە 8 وەرەقە $800 تەنانەت PS5 Pro کە نرخەکەی بە 7 وەرەقە بڵاو کرا بەڵام گران کرا بۆتە 750 PS5 Pro ئۆکەی پرۆیەکە مواصفاتی زیاترە بەقوترە 4K حەقیقیترە PSSR هەیە 2 تێرابایتشە بە $750 کەچی ئەکسبۆکس سیریز ئەکس 2 تێرابایتەکەی بە $800 مواصفاتی نزمترە مایکرۆسۆفت بەڕاستی بەردەوا هەمە لەوەی کەوا بەڕاستی نەهێڵی خەڵک ئەکسبۆکس بکڕن تەنانەت وای نهاتوێ سەرچمە ئەکسبۆکسەکە خۆم بفرۆشم لەبەر نرخ زۆر بەرز بیتەوە لەوانەیە قازانج بکەم خۆم بە 6 وەرەقەم کڕی ئەوە عەفو بە 5 وەرەقەم کڕی کە هات لەوانەیە ئێستا بە 5 وەرەقەش بیفرۆشم بەو شێوازەی نرخ گرامەوە لۆ یەگە بە تەمای ئەکسبۆکس بکڕین ئێستا بڕۆم بیکڕن هەتا نرخ لە بازاری ئێرەش بەرز نەبووتەوە چونکە بەڕاستی نرخ لە بەرز بوونەوەی لە هەموو جیهان پێم ناخۆشە قسەی دەکەم بەڵام بەڕاستی نرخ بەردەوام لە بەرز بوونەوەی و پێچوانەی هەموو جێنەرێشنەکانی ڕابردوو کە پێشتر نرخ داهاتە خوارەی کۆنسۆڵ ئەمەیان تەنیا لە بەرز بوونەوەیە وەروە مایکرۆسۆفت بە فەرمی نرخی هاندهێڵدەکانی خۆشی ئاشکرا کرد کە نرخیان چەندە ئەکسبۆکس ڕۆگ ئالای ئەکس کە دوو هاندهێڵدن بڕیارە لەم مانگە لە مانجیدا بەردەست بن ڕۆگ ئالای تەبیعی بە $600 ڕۆگ ئالای ئەکس بە $1000 ڕۆگ ئالای تەبیعی پرۆسسەرەکەی یاخود چیپەکەی AMD ڕێزنی Z2A پرۆسسەرە 16 گیگابایت ڕامی LPP یاخود LPDD R5 لەسەرەکە 6400 مگاهرتز ڕامەکەی و 512 گیگابایت ستۆرێجی لەسرە بەڵام ڕۆگ ئالای ئەکس
پرۆسەسەرەکەی بەڵام ڕۆک ئاڵای ئەکەس بێگومان ماسفاتی بەرزترە بۆی نرخی $1000 AMD Ryzen i2 Extreme لەسەر لەگەڵ 24 گیگابایت ڕام کە 8000 لەگەڵ 1 تێرابایتی ستۆرێج و باتریەکی گەورەتریشی هەیە و هەردوو مۆدێل شاشەکەیان 1080 IPS 120 هرتزن و سەپۆرتی VRR دەکەن بەڵام نرخەکەیان 600 بە 1000 کە $600 پێما بیت تۆزێک باشترە لەبەرەوەی حەلی بکەینە مەعیدت بەڵام $1000 بێگومان 1000 زۆرە تۆ بە $1000 دەتوانانی کەیسێکی زۆر باش بکڕی بەڵام ئەوە هاندهێڵدا دەتوانانی لە دەرەوەی ماڵژیاری پێ بکەیت. بێمەلای Call of Duty ترایلەرێکی بۆ مەڵتیپلەیەرەکەی بڵاو کردەوە کە چەند خولەکێک بسێ خولەکە تقریبان زۆربەی ماسفاتەکانی مەڵتیپلەیەرەکەی بڵاو کردەوە وەربە ڕاشیان گەیاندکەوە لە کاتی بڵاوبوونەوەی یاریەکە 18 نەخشەشی لەگەڵ دەبێ و زۆر شتی زیاتریش لەگەڵ دەبێ بێگومان ئەم ساڵی ئەوەیەکەوە ساڵی باتلفیلد هەمانەوەی دەزانین بۆی Call of Duty لەوانەیە بەو دەرەجەیە بەراورد نەبێ بەڵام لە هەمان کاتدا گۆڕانکاری گەورەش کرا بەڕاستی بەتایبەتی لە چیرۆکێکە بینیمە هەرچەندە زۆر سەرنجاچێژ نییە بەڵام هەندێک شتی تێدایە دنیا عکس بوونەوە مەسەلەی گەڕانەوە هەندێک لە کارکتەر کۆنەکان کە سپۆیل ناکەم نامێ سپۆیلش کەس ترایلەرەکە خۆی زۆر پڕ سپۆیلەرە هەندێک شتی تێدایە کە ئۆکەی سەرنجاچێژە بۆ جەماعەتی بلاک ئۆپسی بەڵام مەڵتیپلەیەرەکەی زۆر بەدڵ نییە لەبەرەوەی زیاد لە حەد خەیاڵ زانستی کە بەگشتی گەیمەرانی Call of Duty و هەموو جیهانیش کە حەزیان لە مەڵتیپلەیەر بی زۆریان حەزش خەیاڵ زانستی نیاز دەکەن وەکو مۆدرن وارفێری 2018 بوو 19 بوو زۆر نازدار بوو 19 بوو کە زۆر واقعی بوو بزانین بلاک ئۆپسی 7 وەزنی چۆن دەبێت کە بڕیارە لە پاییزی ئەمساڵ بڵاو بکرێتەوە وەروە کۆجیما کۆنفرانسێکی خۆی ئەنجام دا بە ناوی کۆجیما کە تێیدا چەند شتێکی ئاشا کرد لە تۆکیۆ گەیم شۆ بێگومان کۆجیما یاریەکەی ئێکسبۆکسی کە تایبەتە بە ئێکسبۆکس ترایلەرێکی نوێی بۆ بڵاو کردەوە یاریەکە بە ناوی ئەودیە نۆک ئۆدی ناوی زنجیرەکەیە نۆک ناوی ئەو یاریە دەبێت کە دیارە ئاجا دەکرێتە زنجیرەی ئەنفاڵۆجی مەسەرەن وەکو یاریەکانی دارک پیکچەر ئەنفاڵۆجی کە مانەف مەدانیان هەیە پێ دەڵێن ئەو یاری لە چیاکانی زاگرۆزی کوردستان بوو چەند یاری دیکەیانی ناوکە هەم لەبیرنیە بەس مهم بکە ئەنفاڵۆجی زنجیرە بەحسا ترۆگەرەکە بەڕاستی زۆر سەرنجاکێشە هەرچەندە گەیم پڵەیەکە باوەڕ ناکەم ئینجنبی یاخود تەنیا سینەماتیکە بەڵام زۆر ترسناک و سەرنجاکێش دیارە و سەرچاوەیەکی گەورەی ئەو ترۆگەرەش لە یاری پیتی کاتی خۆی کۆجیمایەکە بیناسن 2016 کە ویستی ئایسان هیڵی دروست کاتەوە بەڵام لەگەڵ کۆنامی جیابوونەوە بۆ شەڕ و مەشاکل دۆشتانە یاری پیتی کە تیزەرێک بوو لە بۆ یاری ساون هیڵی زۆر بەو دەچی کە پێم خۆشە بەو دەچین و دژمنەکان و وەحشەکان وەشتانەمان هێشتا بزبت نەبینیوە بەڵام پێرەچێکە ترسناکی و ترسەکەی لە ڕووی دەنگ و ڤیژوەڵ وەشتانە بێ و گرافیش زۆر جوانیانە هێشتا بەروای بڵاوکردنەوەی دیاری نەکردو کۆجیما بەڵام پێشبینیەکان وانە لە 2026 یاخود 27 بڵاو بکرێتەوە. بێمە لای هەواڵەکانی پلەیستەیشن و بێگومان بە ستەیت ئۆف پلەی دەست پێ بکەم ستەیت ئۆف پلەیەکەی ئەم ڕۆمان یاخود ئەم هەفتەیەمان پێشبینیەکەم دووبارە ڕاست دەرچوو لەبەرەوەی وتم لە هەفتەی ڕابردوو سفرەژیریەکە بەرنامەتان بینیبی وتم سۆنی لەوانەیە سێشەم یان چوارشەم ستەیت ئۆف پلەیەکە بە پۆستێک ئیعلان بکە و ڕۆژی پاشی بیکە ڕێگە و کارەی کرد و زۆشتمان بینی بە تایبەتی وۆڵڤەرینمان بینی سارۆسمان بینی باتلفیلدی نوێ ترۆگەرێکی سینەماتیکمان لێ بینی لەگەڵ کۆد ڤینی دوومان بینی لەگەڵ مایکرۆسۆفت فلایت سیمولێتەر بۆ فەرمی کە دێتە PS5 لەگەڵ چەند یاریێکی دیکە بە تایبەتی کریمزن دێزەرت کە زۆر سانزاچە بەروای بڵاوکردنەوەی باشاکریان داینەستی 3 وۆریەر وەدە یاری تێدا بوو بەڵام ئەو یاری تێدا نەبوو کە دەماویست ئەویش گالڤارەکە بوو کە سۆنی بەشتێکی زۆر سەی تێنیە کۆنترۆلەرێکی یاشاکە شتەکانشە مهم ستەیت ئۆف پلەیەکە لای من حەفلەدە بوو لە لایڤەکەش وتم با باسییان بکەین سەرەتا باتلفیلد 6 ترۆیلەرێکی سینەماتیکیانە بۆ بڵاو کردەوە کە چیرۆکی یاریەکەیە هەرچەندە زۆری لەسەر باز ناکەم نامێ سپۆیلکەم بەڵام چیرۆکی یاریەکە پیشان دەدەکەوە هەندێک لە وڵاتەکانی ناتۆ تووشی هەڕەشەیەکی گەورە دەبن لەبەرەوەی میلیشیاک لەناو ئەو وڵاتانە دروست دەبێت و هێرش دەکەنە سەر هەموو جیهان کاری توێکەوە بێگومان شتەکان ڕێک بخیتەوە لەگەڵ ئەوەش یاری کۆد ڤین دوومان بینی بە شوورەمی کۆد ڤین کە زۆر لە بگمان ئیلهامێکی گەوری لە ئێڵدن ڕینگ بگرتووە لە ڕووی ستایلی دوژمنەکانیان کارکتەرەکانیان یعنی نیشان وەکو ڕۆدۆنن هەندێکیان وەکو مەکیڵا ناو یاری ئێڵدن ڕینگ بۆ شێوازێ بەڵام سەرنجاکێشە گەیمەران بە زۆر کەیفیان بێدێ یاری کریمزن دێسەرد یەکێک لە یاری هەر زەبەلەحەکان و چاوەڕوان کرا و پێشبینی کراوەکانکەوە گەیمەران دەڵێن یان زۆر سەرکەوتو دەبیانە یاری شکستێکی گەورەیە لەبەرەوەی هەرچی مواسەفاتە لە هەموو یاریەکانی جیهان لەم یاریە کۆکراوەتەوە یاری زۆر زەبەلەح دیارە بڕیار بۆم سەبڵاو بکرێتەوە بەڵام بەروارەکە بگومان دواخراوە بۆ 2026 و یاریەکە بڕیار لە 19 سی 2026
بڵاو بکرێتەوە. یاری دەیزۆکس ئەکس بە بەشی یەکەمی کلاسیکی خۆی یاریەکە دووبارە ڕیماسەر کراوەتەوە، گرافیکیان زۆر جوانتر کردێتوانە بڵێم لەلایەن جەماعەتی ئاسپار دروست کراوە کە پێشتر چەند یاریشان دروست ڕیماسە کردووە دەچیان باش بوون دەچیان ئۆکەی بوون، بەڵام پێرەچی ئەمە لە وێرانە بێت کە زیاتر خۆیان پەیماندی کردووە. بڕیارە لە یاخود لە 5 مانگی 2026 یاریەکە لەسەر تای پلتفۆرمەکان بەردەست بێ. ترێلێکی نەمان بینی لە بۆ داینەستی وۆریەر 3 Complete Edition Remastered کە ناوی زۆر دوورجێژیە. داینەستی وۆریەر 3 یاریی کلاسیکی کۆنی جەماعەتی داینەستی وۆریەر ناوانی زۆرکەیفیان پێ بێ، ڕیماسە کراوەتەوە لە نەورۆزی 2026 بڵاو دەکرێتەوە. و کاتێککە دیمەنەکەی گادوڤارمان بینی هەمومان پێمان وا بوو کەوە دەبێت دووشت بێ، کۆنتڕۆلەرێکیان ناشا کرد لە بۆ یادی 20 ساڵی گادوڤاری کە تۆزێ تاخیریشن، بەڵام ئێستا ئاشکرایان کرد کە کۆنتڕۆلەرەکە سەرەتا بەلامەوە جوان دیار بوو، کە لایڤەکەم بینی وتم ئۆکەی لەوانێ وردەکاریەکانی جوانی، بەڵام بەڕاستی دنیای خەچی سۆرە، یعنی ئەوەی نیتوانی کڕیتۆسە و تەواو دایانتوانی مەسەلەن تۆچێکگە گۆڕکەریشە توکیتە بکەم، بەڵام نیان کردێ. بەس مهم ئەو کۆنتڕۆلەرم هەر دەوێت لە بەرەی گادوڤارە کەیفم پێ دێن دەمێت لە پشتە خۆم دابینێ لای جەماعەتی ئەو لەیە کەشتا ئەو لایەمدارە میم لایەک داینێ، بەڵام لەبەرەوە ئێوە زۆر کورد بوو پێشبینیمان وا بوو لە دوای ئەوە شتەی ببینین، بەڵام سۆنی پیشانی نەداین کە گادوڤارە تودی پلتفۆرمەکەیە ئەپشای نەداین هۆکارەکە چیە بزەبت نازانین، بەڵام پێشبینیەکان وانە سۆنی لەوانەیە لە کاتێکی دیکە لەوانێ پێمان کۆنفرانس خلاص لەوانێ تا سەری ساڵ شتێککە نبینین کڕیتۆسی یاددارمە کاتی ببینین. بەس مهم گادوڤار تەنیا ئەمەمان بینی. وەروە جەماعەتی گراند توریزمۆی ها بەشداریان کرد لە ستێت ئۆف پڵەیەکەی وتیان 100 ملیۆن دانە کۆپی لە گراند توریزمۆ لە مێژووی گراند توریزمۆ لە یەکەوە تاوە کوێستا یاخۆ لە پلەی یەکەوە تاوە کوێستا فرۆشراوە. ئەپدێتی سیان ڕاگەیاند، وەروە لە مقابلەی شە لە مەفتەی بە فەرمی ڕاگەیاندکەوە کارکردن لە بەشی داهاتووی گراند توریزمۆ پێگومان وەستیان لە بۆ پلەیستەیشن 6 دەست پێ کردووە و خەڵکی تەعین دەکەن ئێستا. یاری هەڵەوینمان بینی کە لە زنجیرەیە بەناوبانگی هەڵەوینی دەرهێنەری بەناوبانگ جۆن کارپنتەر وەرگیراوە کە ڕێک هەمان چیرۆکە هەمان ستایلە هێناویانە و یاریەکە ئەیسیمتریکە. ئەیسیمتریک واتە چی؟ واتە یاریەکە ئۆنلاینە، کەسێک دەبێ وەکو مایکل مایرس یاخود خراپەکارەکە بە چەقۆ یاری دەکە لەگەڵ سێ کەسی دیکە سێ کەسی دیکە کە ئەوان هەر گەیمەرن، دەبێ بکوژەکان گەیمەرێکە سێ کەسیش زەحیەکانن یاخود قوربانیەکان دەبێ هەڵبێن و ڕوبەڕوو یەکتی دەبنەوە. جات لەوانێت تۆ خۆبەخت ببیە مایکل مایرز یان کەسێک کە خۆبەخت بێتە یەک لەو کەسانێکەدا هەڵدێن. یاریەکە سەنجا چێژ دیارە لە چەند ساڵ ڕابردوو تۆنێک یاری ئەیسیمتریکمان بینی لە بۆ زنجیرەی مەسەلەن ئیڤڵ دێدمان بینی، تێکساس چێنسۆ ماسکەرمان بینی، ئەمجارە هەڵەوین تێن تاکەنەوە زۆر سەرکەوتو نەبووینە بزانین ئەویان چەند سەرکەوت دەبێت کە لە پاش ساڵێکی یەکسەر دادەخنێن یاریەکان. و بێمە سەر مایکرۆسۆفت فلای سیمولەیتەر. مایکرۆسۆفت فلای سیمولەیتەریشمان بە فەرمی ئاشکرا کرا لە بۆ پلەیستەیشن. مایکرۆسۆفت فلای سیمولەیتەر 2024 نەک مایکرۆسۆفت فلای سیمولەیتەر 2022 گوشەکی وا بوو ئەو نا 24ەکە لەسەر پلەیستەیشن 5 لە سەری ساڵ نیۆ 3مان بینی بەرواری بڵاوکردنەوەمان هەیەستا لە 6 مانگی یاخۆ 6 2026 بە فەرمی بڵاو دەکرێتەوە. و بێمە سەر سپیکەرەکانیش دوو سپیکەری نوێمان بینی کە سۆنی ئاشای کردوون بە ناوی پۆلس ئەلڤیت وایرلس سپیکەر کە دوو سپیکەرن بە شەحنن و قاعدەکەی خۆشیان شەحنیان دەکاتەوە، دەتوانین لەگەڵ پلەیستەیشن 5 کۆنێکتی بکەیت، دەتوانین لەگەڵ PC کۆمپیوتەر کۆنێکتی بکەیت، دەتوانین لەگەڵ مۆبایل کۆنێکتی بکەیت، دەتوانین لە ژووری ئێستا من لێرە دەمەوێت لەو ژوورەی دەمەوێت ئەو تا جێشی هەیە دانەیەک لێرە دانەیەک لەولە 100% ئەو سپیکەرانم دەبێت دەیکڕن ڕۆژی یەکەم لە مێژە پێویستم بە سپیکەریت من تەنیا بە هیدفۆن کار دەکەم مەسەلەن یاری بکەم ئێستا کریتمە بۆ هیدفۆنەی سۆنی کریتمە ئەوەیان زۆر جاری باش دەکەمە ئەوە هەنە جاری دوێنێ شێوێش دەبیتیان لایڤەکە ئێرپۆدزم بەکاردینە من هیوایەتم سپیکەرە ئەنی هیدفۆنە بەڵام تۆزێک کاتی ئەوەی بیکەمە سپیکەر لە بەرێزە ژووری خۆمێ ماڵی خۆمێ تۆزێک دەتوانم بە سپیکەر جێب دەشتم بگەم ئەوەندە شت نەخەمە ناوجێم ئەوم دەوێت بەڕاستی سۆنی دڵی کواڵەتی زۆر بەرزەوە شتانە مۆسفەت میمە من دەمەوێت ڕۆژی یەکەم ئۆکەی و بێمە سەر شتە میهمەکەش ئەویش وۆڵڤەرینە بە فەرمی گەیمپڵەی وۆڵڤەرینمان بینی و لە پاش ئەویش وۆڵڤەرینمان بینی کە تۆزێک قسەیان لەسەر کرد کە ئەو دیمەنانی پیشانیان داین کە تۆ سیر بوو پیشاندیکە بوو ئەمجارێ سۆنی شتەی ناکە بەڵام پیشانیان داین کە وۆڵڤەرینی ئەو نوێیە ئەو ترایلەرە گەچی چی پێ کاتیە. گەیمپڵەیەکەی 4K 30 فریم بوو 60 فریم نەبوو کە بەداخەوە برێ 60 فریم بەس مهم وۆڵڤەرینەکە تاکە مەسەلەن شتمان لەسەرەوەی تاکە یعنی نیگەرانیمان یاخود دوودڵیمان لەسەری ئەوە بوو کەوا یاریەکە پڕخوێن نەبێت چونکە کارکردی وۆڵڤەرین بناسی فیلمەکانی ئێکسمنت بینی بیدەزانین کەوا وۆڵڤەرین
کارکتێکی سەرۆژ ساڵانە ئەو سێ چاقۆی لەناو دەستی دەردێش کارەساتە ینی شتی پارس دەکەوە ئینسۆمیاش دڵی یاریەکە بۆ سەروی 10 ساڵانە 100 ئێمە واتە پڕ خوێنە و لە بۆ منداڵی ناگونجێکە بەدڵمە لەگەڵەوەش چیرۆکی دەڵێن زۆر چیرۆکێکی خەمناکە لامان کاتدا خۆشەویستیە لامان کاتدا قبولکردنی خودی خۆیە وۆڵڤەرینە و بگومان وۆڵڤەرینەکە چیرۆکی وۆڵڤەرینی بناسن دەزانکەوە میمۆریەکەی بەشێکی زۆری میمۆریەکەی خۆی دەست داوە پێشەوەی ببتە ئەو بکوژە گەورە بنا بانگە زەبەلەحا پێشترێ شتێکی زۆر بەسەر هاتووە کە لە بیری کردووە جا بەبییر هاتنەوەی ئەو شتانە ئەو خراپەکارەکەی ئێستا بزەبت نازانین چیە بەڵام سەرنجا چێش دیارە بەڕاستی من زۆر کەیفم بە وۆڵڤەرینی دێ و بەرواری بڵاوکردنەوەشیان تقریبان بۆ ئاشا کردووە بەڵام بەرواری فەرمیمان نییە تەنیا ویندۆیان ئاشا کردووە پەنجەرەی بڵاوکردنەوەکەی کەکەیە پاییزی 2026 کە یەکجار دڵخۆشم وۆڵڤەرینی ماوەز وۆڵڤەرین لە پاییزی 2026 یەکجار دڵخۆشم و چیتکە لەسە بزانم دەڵێن یاریەکە خێرایە سریعە تۆزێک بەژنی وۆڵڤەرینم پێ کورد و بەڕاستی لەبەرەوەی زۆر قەڵاو دیارە دەنگەکە و کارکتەکە لەم ژاردی سەرنجاکێش دیار بوو زیاتری قسەی سە ناکەم چاڕوانی ئەو یاریم 100% لە ڕۆژ یەکەم دەیکەم کیفم بۆ وۆڵڤەرین دێ عاشقی کارکتەری وۆڵڤەرین و فیلمەکانی ئێکسمێنن زۆر باسم کردووە مهم ڕاقیە وە ساڕۆسشمان بینی بەڕاستی ساڕۆس من لە ترێلەری یەکەمەوە بگومان یاریەکە لە بۆ منە یانی 100% ستایلی منە من کات خۆی ڕۆتۆرناڵ ڤیددیۆیەکی مەسەر ڕۆتۆرناڵی یاریی قورسە بەڵام ئەمەیان دەڵێن ئاسانترە لەبەرەوەی چانسی دووەمت هەیە و دووبارە زیندووبوونەوەت هەیە واگە بژمری زۆر بەقواتر دێوە وەکو ڕۆتۆرناڵ نییە زۆر ئەزێتدا بەڵام ساڕۆس زۆر بە ڕۆتۆرناڵی دەچی بەڕاستی یانی تاکە گلەیم لە ترێلەرێک کە بینیمان گەیمپڵەی بینیمان پێچ خولەکە زۆر بە ڕۆتۆرناڵی دەچی لەوانەیە باش بینوانەشش خراپشی بەس مهم سەرنجا چێش دیارە بەرواری بڵاوکردنەوەمان هەیە لە 2026 واتە سۆنی ئێستا دوو یاری هەیە یەکیان لە چارەجی یەکەمی 2026 یەکیان لە چارەجی چوارەمی 2026 چارەجی یەکەممان یاخود چارەجی سەرەتا و کۆتاییمان هەیە بەڵام ناوەڕاستمان هەیە ئایا ناوەڕاستەکەی لەبەر GTA 6 بەتاڵان یاخود ئەو یاری گاڕۆڤارە بچووکەی دەبینین ئەو کاتە بزەبت نازانم مهم 23 ڕۆژێک پێش نەورۆزێ یاری ساڕۆز بڵاو دەکرێتەوە تقریبا ئەوە زۆربەی شتەکان بوو کە لە ستێرپڵی بینیمان بگومان یاری دیکەشتیدا بەڵام زۆگرنگینە باسییان کەم و ستێرپڵێکە بەدڵم بەڕاستی زۆرم بەدڵ بوو لەوانێ زۆبەتان بەدڵتان نەبوو بیلێت لایڤەکە بینیم هەمومان چاوەڕێی گاڵواری بوون بەڵام جگە لە گاڕۆڤارین بەڕاستیوانە یاری زۆر باشن و من زۆر چاڕوانیان دەکەم بیانکە بێمە لای هەواڵێکی دیکە لەسەر جیانی پلەیستەیشن با بێمە لای بین لای تێنسنت وەڵامی سۆنی دایەوە لەسەر ئەوەی کە سۆنی کۆمپانیای تێنسنتی چینی دادانگە بەهۆی ئەوەی دەڵێ کۆپێستی یاری هۆرایزنتان کردێت لە یاریەکەی خۆیان بەناوی لایت ئۆف مۆتریەم تێنسنت وەڵامی دا دەڵێ نەخەشتیوانیە کۆپێستمان نەکردیە ئەنگۆ هەستاینە میکانیکی ڕۆبۆتی و نازانم چتان دڵن تەنیایی خۆمانە بەڵکۆ زۆربەی یاریەکان ئەوشتانی هەیە بەڵام بگومان سۆنی دەزانی لە تێنسنتی دەباتەوە لە دادگە لەبەر یاریەکە ڕێک کۆپێستی هۆرایزنیە سە باوەڕ ناکەم تێنسنت بتوانێت هیچ بکە و پێشما یاریەکە ئاخیریە کانسڵ دەکرێت و بێ مەسە هەواڵێکی دیکە وین ڕۆنی یەکێک لە یاریزانە بەناوبانگەکانی تۆپ پێ لەم هەفتەیە لە مقابلەیەک ڕایگەیاندکەوە دەڵێ هۆکاری سەرەکی لە مانچستەر یونایتد بە تایبەتی کاتێکە ئەو لێ بوو هۆکاری سەرچێکە لە مەخصەی سەرچێکە لە سەرچی سەرکەوتنەکەیان بەستی لە ڕووی داهاتەوەیە دەڵێ هۆکارەکە بۆ یاری کۆنسۆڵی PSP دەگەڕێتەوە کە کات خۆی کە PSP بڵاوکرێ مانچستەر یونایتد لەوێن دەژاژۆ بەناوبانگ بوو کات خۆشی نازانم تەمەنت گەورەوی دەزانین کەەوە کات خۆی مانچستەر یونایتد لە کوردستانیش هەوادارش یەکجار زۆریەوە بە تایبەتی لە یاریکردن لە پلەیستەیشنی زۆر بەقوت بۆهیانەیەکی وای کرد کە گەیمەرێک یەکجار زۆر لە هەموو جیا مانچستەر یونایتد خۆش بێت دەڵێ یەکێک لەو شتانی کە وای کرد مانچستەر یونایتد بۆ شوێ بەناوبانگ سەرکەوتو بێم کۆنسۆڵی PSP بوو کە بەداخەوە سۆنی فێژنێکی دیکەی لە دوا بڵاو کردو کە زۆر سەرکەوتونە بۆکە PS Vita و ئیشاڵ لە ساڵ داهاتوو یان دو ساڵ کە شتێکی مێری دەبینێ بێمە لای هەواڵێکی دیکە هەر کۆجیما یاریەکەی پلەیستەیشن 6 ئاشکرا کرد کە ناوی فزنتە کە پێش ئاشای کرد بەڵام ئێستا یەکەم پۆستەریان بۆ بڵاو کردو کە پۆستەرەکەی زۆر سەنجا کێشە بێگومان ئاچەند زۆری لەسەر نازانین تەنیا دەزانینکەوە کارکتێکمان هەیە بە چاکەتەکی زۆر سەنجا کێش بە سەبمشینگەنەکەەوە ڕاوەستاوە و شتانە کۆجیما دەڵێ یاریی ئەسپەناژە ئەو خیاڵی تۆزە خیاڵی زانستیەوە لە هەمان کاتدا یاریەکەەوە تاکتیکاڵە
تاکتیشیە و خۆحەشاردانی زۆر تێدایە و سیخوڕیە ئێسپەناژە مەسەن ئێسپەناش خۆی دەکات یاری سیخوڕی وەکو مێتەڵگیر و ئەوانە یەک تیزەریان بە بڵاو کردەوە ئەویش تەنیا پۆستەرێکە لە باگراوەندی شەندێک شار و شت دەبین کە زۆر بە فیلمی بلید ڕەنەر دەچێت لەوەی کەوا بە یاری بچێت لە ڕووی ستایلەوە شتانە یارێک ئێستا حالیان لە بەرەمێنانە بێگومان لە بۆ پلەیستەیشن 5 و ناوی هەندێک لە کارکتەرەکانیشان بێگومان ئاشا کرد کە ئەمانە پاڵەوانی یاریەکە دەبن یاخود کارکتەری فەرمی سەرەکی فەرمی یاریەکە دەبن کە بڕیارە یاریەکە لە پلەیستەیشن 6 بڵاو بکرێتەوە بەڵام باوەڕ ناکەم لە سەرەتای پلەیستەیشن 6 بڵاو بکرێتەوە پێم وابێ زیاتر دەستا بەرەبەری کۆتاییەکانی یاخود ناوەڕاست بۆ کۆتایی پلەیستەیشن 6 کاتێکە بڵاو دەکرێتەوە پلەیستەیشن کلاوان 2023 بڵاو بکرێتەوە و هەر کۆجیما یەکەم تڕایلەری فەرمی فیلمی ئەنیمەیشنی دێث ئەستراندینجی بڵاو کردەوە کە ئەنیمەیشنەکەی سەرنجاچێش دیارە و فیلمەکەش سەرنجاچێش دیارە کارکتەری سامانیە بەڵکو کارکتەرێکی دیکەمان هەیە بەڵام هەرە جیهانی دێث ئەستراندینگ هێشتا بەرواری بڵاوکردنەوەمان نییە و هەروەها لەم هەفتەیەش کریستۆفەر جەج ڕۆڵجێری دەنجی کریتۆس لە گادۆڤار 2018 و ڕاگنەڕۆک لەم هەفتەیە لە ئۆنلاین خەڵکێکی زۆر پێیان وابوو لەو زنجیرە تەلەڤیزیۆنیی کە ئەمازۆن دروستی دەکات بۆ کارکتەری گادۆڤار هەموو خەڵک پێی وابوو کریستۆفەر جەج خۆی دەگەڕێتەوە بۆ ڕۆڵجێرانی کریتۆس کریستۆفەر جەج لە چەند ڕۆژ ڕابردوو پرسیارێکی گوتی ئەوە بەڕاستیانە ئەمنەوەی شەی دەکەم یعنی بەخۆشی نازان یاگەرینێکە ئەو تهدید کرا لە بۆی ڕۆڵی کریتۆسی لە زنجیرە تەلەڤیزیۆنیەکە بجێڕی دواتر وتی نەخێر کاکە من نیمە شتانە سپاسان دەکەم کە 11 ملیۆن کەس ئەو تویتەی منی بینیوە بەڵام من نیم من بەشدار نیم لەو زنجیرە تەلەڤیزیۆنیا بەڵام هیوای سەرکەوتن بێگومان لەو کەسەی دەخوازی کە ئەو ڕۆڵی ئەو کابرای زەبەلاحی وەردەگرێت کە هێشتا بە فەرمی نازانین لە زنجیرە تەلەڤیزیۆنیەکە چێ ڕۆڵی کریتۆس دەگیڕێ و بێمە سەر پلەیستەیشن 5 هەر جەماعەتی پلەیستەیشنی یەکێ لە سەرۆکانی نیشینۆسان لە تۆکیۆ گەیم شۆی کۆنفرانسێکی بچووکیان ئەنجامدا زیاتر بزنسی بوو ڕایگەیاندکەوە پلەیستەیشن 5 سەرکەوتووترین کۆنسۆڵە تاوەکو ئێستا لە ڕووی داهات و پارەوە تاوەکو ئێستا پارە لە بۆ پلەیستەیشن کۆ کردوێتەوە گرافیکێکی بڵاو کردەوە دەڵێم پلەیستەیشن ڕەسەن 24 ملیارد دلار داهاتی کۆ کردەوە پلەیستەیشن 2 44 ملیارد دلار داهاتی کۆ کردەوە پلەیستەیشن 3 71 ملیارد دلار داهاتی کۆ کردەوە و پلەیستەیشن 4 داهاتەکەی 107 ملیارد دلارە تاوەکو ئێستا و PS5 کە عمری لە هەمیان کورتترە لەبەرەوەی تازە نوێترین کۆنسۆڵە تاوەکو ئێستا بڵاویان کردوێتەوە یا کۆنسۆڵی ئێستایان 136 ملیارد دلار داهاتی کۆ کردوێتەوە کە دەکاتە یەکێک لە پرفرۆشترین کۆنسۆڵەکان لە مێژوودا و یەکێکە لە پرداهاترین 136 ملیارد دلار معاشی هەموو کوردستان کاتەکە حکومەت مانگانە دەیدا کەمتر لە 1 ملیارد دلار 700 ملیۆن دلارە ئەم کۆنسۆڵە بە تەنیا 136 ملیارد دلاری کۆ کردوێتەوە لە بۆ سۆنی بەو شێوازەی پلەیستەیشن 5 سەرکەوتووە کە دڵخۆشم کۆنسۆڵەکان بەم شێوازە سەرکەوتن و جیهانی ڤیدیۆگەیم بە ئەو پارێزە بەلاها کۆ دەکاتەوە. ئۆکەی بێنە لای هەواڵ یاریەکان و بێگومان بێمە لای ڕۆکستاری لەبەرەوەی لەم هەفتەیە یەکی لە کارمەندان ڕۆکستار لە وێبسایتی لینکدەکەی خۆی قسەشی بڵاو کردەوە دەڵێ پێشبینیەکانی کۆمپانیای تەیک-2 وایە کەوا GTA 6 لە ماوەی 24 کاتژمێر 18 بۆ 20 ملیۆن دانە کۆپی لە GTA 6 بفرۆشێت کە بن پێم وایە ژمارەکە زیاترە ئەچەندە 20 ملیۆن کۆپی لە مێژوو نەبووە لە ڕۆژێکان بفرۆشێت شتیوان نەبووە تاوەکو ئێستا بەڵام من پێم وایە لەبەرەوەی جیهانی ڤیدیۆگەیم ئێستا زۆر ئەسەن گەیمەران زۆر هۆشیارترن لە جاران ئاگداری بڵاوبوونەوە یاریەکانن وە گەیمەرێکی زۆر پلەیستەیشن 5 هەیە ئەکسبۆکس هەیە PC نا بەڵام ئەکسبۆکس و پلەیستەیشن 5 تەنیا لەسەر دوێ بڵاو دەکرێتەوە سەرەتا من پێم وایە ژمارەکە بەرز دەبێت لە 20 ملیۆن کۆپی ئەوە پێشبینی من لێستا من پێشبینی دەکەم 22 بۆ 23 ملیۆن کۆپی لە GTA 6 لە 24 کاتژمێری سەرەتا بفرۆشێت ئەگەر لەبیرتان بی ڕێدێت نزیکەی چەند 6 بۆ 7 ملیۆن کۆپی لێ فرۆشار لە 24 ساعت نزیکی 1 ملیارد دلار داهاتی کۆ کردەوە گادۆڤاری 2018 3 ملیۆن کۆپی لێ فرۆشار لە 24 ساعت سەرەتا کە بڵاو کراوە کە زۆر سەرکەوتوونە GTA 5 پێما بێت لە 24 کاتژمێر نزیکەی ژمارەکەی نزیک بوو لە 10 ملیۆن بۆیە پێشبینیەکان وانەکە لەم جارە زیاتر دوو قات بێ و زیاتریش بێت لە دوو قات من پێشبین دەکەم زیاتر لە 23 ملیۆن کۆپی لێ فرۆشێت لە مێژوودا ئاین لە 24 کاتژمێردا کە زۆر بەسەریعی بگاتە 50 ملیۆن کۆپی لەبەری 50 نزیکەی بەس پلەیستەیشن نزیکەی 80 بۆ 90 ملیۆن ئەکتیڤی مانگانەی هەیە کات لەو 10 ملیۆنی هەدەی کڕی لە ئەکسبۆکس 10 ملیۆن هەدەی کڕی بە فشە دەگاتە 22 ملیۆن پێشبینی خۆتان پێتان وایە لە پرۆژەکەی بڵاوبوونەوەی
GTA 6 چەند ملیۆن کۆپی لێ دەفرۆشرێ لە کۆمنت بینووسە. وەروە ڕۆکسا بە فەرمی ڕاگەیاندکەوە لەگەڵ تیمی نۆن پیکسل کە جەماعەتی مۆدرن لە بۆ GTA 5 و ئۆنلاین GTA 5 بۆشتانە بەناوی پێ دەڵێن ڕێککەوتنییان کردبوو لە ماڵەکان ڕابردوو ئێستا دەڵێن ڕێککەوتنەکان کە تەبواری جێبەجێکردن لە بۆ مۆدکردنی یاری GTA بەڵام بێگومان ئەمە لە بۆ مۆدکردنی GTA 5 نییە یاخۆ GTA ئۆنلاین نییە بەڵکو مۆدکردنی GTA 6 لە ئێستاوە ئیعلانیان کردو بەڵام هێشتا ناوی GTA 6 نەهێنا بۆ شتە وە لە بۆ جەماعەتی هیتمانی لە مەفتەیە کارکتەری بروسلی زیاد دەکرێت کە مشینێکە بروسلی تێدایە تۆ دەبێ بچی بروسلی بپارێزی لەوەی نەکوژ تیرۆر نەکرێت ڕفرەنسێکی جوانە تعلیقێکی جوانە لە بەرەو خۆی بروسلی خەڵکی پێیان وایە تیرۆر کراوە چەندە لە سین کە مقابلە بەناوبانکەی جاکشانی دەڵێ بروسلی تیرۆر نەکراوە لە ماڵی خۆی نامار و منداڵی خۆی بە نەخۆشی گەدە کۆچی دوای کرد بەڵام لە ڕۆژاوە ئەو بیرۆکەیە هەیە کە دەڵێن بروسلی کۆچی دوای ئەوە کوژراوە یاخۆ تیرۆر کراوە کەس نازانم بگومانەوە نەزانم شتەکە چیە بەڵام میهیم ئەو قسەیە هەیە بۆیش لەم یاری هیتمانەی کارکتەری بروسلی تێدایە و جەماعەتی مێتڵگیری لە مەفتی ڕایانگەیاندکەوە کۆلێکشنی ڤۆلیۆم دووەکە دەڵێ زۆرە باشی چۆتە پێش بەڵام هێشتا دیار نییەکەوە یاری مەتڵگیر سۆڵ فۆری تێدا دەبێ یاخۆت نە وەروە چەند یاریێکی بچوشیە و چەند خەبەرێکی سەریعشێ ئاگادارتان کەمەوە یاری پال وۆرلد یارێکی سپینۆفی نوێی بۆ ئاشاکرا بە ناوی پلاتفارم واتە یارێکی مەزرعە سەعیدێ لە ناو جیهانی پال وۆرلدی کە پێم وایە یارێکی سەرکەوتوو دەبێت و سەرنجڕاکێشێک بە کارکتەرەکانی هاوشێوەی پۆکیمۆن کە پۆکیمۆنی نە بەڵام وەکو پۆکیمۆنی دروست کرانەوە ئێستا حالیان لە دادگاشن لەگە پۆکیمۆنی کە تەقلیدیوانیان کردیتەوە کۆپیرایت تۆشتانە جەماعەتی مافیای یەکی لەو ئەکتەرانی کە لە مافیا دی ئۆڵد کەنتری بەشدار بوو دەڵێ بەشێکی دیکەی جیهانی مافیای لە حالیان لە بەرەمێنانە بەڵام هێشتا نازانن کەوا چۆن و چۆنیە تەنیا دەڵێن موافقە کراوەکەوە بەرەمێنانی دەست پێ بکە جەماعەتی فۆرتنایتی لە مەفتەیە ڕام دەڵێن ئەو کەسانی کە ماپیان دروست کردووە یاخود لێڤڵیان دروست کردووە دەتوانن ببنە سپۆنسەر مەبەستەکەیان چێ دەتوانن ماپ و جلوبەرگ شتەکانی خۆیان بە پارە بفرۆشن واتە پارە قازانج بکەنەوەتە لە ماڵێ لە خۆت نەخشەیەکی فۆرتنایتی دروست بکە لە ڕێگەی ئەنریل ئینجن بیخەناو یاری فۆرتنایتی خەڵک دەتوانێت پارەت داتێ و لە خۆت بزنسی پێ بکەی واتە یاری دروست دەکەی ناو فۆرتنایتی و پارەش قازانج دەکەی و توانین پارەکە ئێستا وەریش بگرین لە بۆ یاری ئەڤەتار لەبەرەوەی فیلمی ئەڤەتار فایرن ئاش یاخود بەشی سێمی ئەڤەتار لە سەری ساڵ بڵاو دەکرێتەوە لە بۆ یاری ئەڤەتارەکەی یوبیسۆفتی ئەپدێتێکی نوێ بڵاو دەکرێتەوە کە دیڵسێکی نوێ بۆ یاریەکەی بە هەمان شێوە لەس هەمان ستایڵی فیلمەکەیە کە ئاگر و ئەشتانەی تێدا کە چەندڕێژ دیارە یارێکی بچوکی لە مەفتەیە شاکرا بە ناوی ستاریۆ هێڤن تاوەر کە دروستکردنی تاوەر و باڵەخانەیەکە لەسەر یەکتر مەزرعە شتە وەکو مەزرعە سەعیدی تازە باسم کرد بەڵام تاوەرە لەسەر یەکتر باڵەخان دروستیان دەکەی تاوەکو دەگەیتە شوێنە وەروە پراگماتە ترۆلێری شوێنی لە بۆ بڵاو کراوە هێشتا بەرواری بڵاوکردنەوەمان نییە تەنیا کاپکۆم دەڵێن بەرەمێنانی بەردەوامە و لە 2026 بڵاوی دەکەنەوە بێمە لای ویچەر 3 لە مەفتەی بە فەرمی ڕاگەیاندرێتەوە مۆدی یاریەکە مۆدی فەرمی یاریەکە لە بۆ PS5 و ئەکسبۆکس سیریز دواخرا بۆ 2026 هەشتا جەماعەتی سید پرۆژێت هۆکاری دواخستنەکەی ئاشا نەکردن بەڵام دەڵێن دواخرا بۆ 2026 و لە ماوەیەکی دیکە مۆدەکە ئاشا دەکەن کەی بڵاو دەکرێتەوە خۆشەویستان نزیکی 50 دقیقە قسە دەکەم نازانم لە کورتکردنەوە دەبتە چەند لە مۆنتاژ بەڵام هیوادارم بەدڵتان بێت قوربم کرد زمانم کرد مێشکم مادیم و زۆرم قسە کرد زۆریشم گۆ ئەو زۆریش دەرێم لەبەرەوەی ژیانی من و قسەکردنی ژیانی منەرەوەیە بەس قسەی بکە لە پێشکامیری داواگوزانیارەکانی بۆی خۆشەویست بگوازمەوە سپاسان دەکەم بۆ بینیم بەرنامە سفرێکژیری ئەم پۆدکاستە یاخود دەگا بە پشەی پۆدکاست جوێ دەگری لە تەلەڤیزۆنی ماڵەوە سەیری دەکەی یان لە مۆبایل لە بۆ خۆت سەیری دەکەی یان هیدفۆنە یان ناو سیارەیە زۆر خەڵک نامم بۆ دەنیڵژیر ئەمن نە ئۆتۆمبیل جێلا بەرنامەکە دەگرم هەیە دەڵێ وەڵی کە بەرنامە دەست پێ دەکات لە تەلەڤیزۆنی ماڵەوە پێی دەکەم تا کۆتایی لە دوای دەڵێت سەرز و مەرەزی دەخۆم هەیە دەڵێ وڵای لە کاتی ناخواردن هەیە دەڵێ لە شەوان پێش نووسن هەر کەسە بە شێوازێک و بارودۆخێک بێگومان گوێ لەو بەرنامە چ دقەیە درێژانە دەگری بەڵام هیوادارم بەرنامەکەتان بەدڵ بی چاوتان ماز دەکەم کاتەکەم دبنە لایک و سەبسکرایب لە بیر نەکەن تا ئەڵقەی داهاتوو بەخێرکەوتان سپێرم خوداتان لەگەڵ